کوی باشی وەزت بەخێر چاچی بەخێر بن یاخوا ئەوڕۆ ئەمە بەخۆ بە مایکەوە میوانی جەنابتێ یاخوا بەخێر بن زۆر بەخێر بە حواڵت سەرچاوان باشە زۆر سپاس دەکەم زۆر ئەوە سپاس دۆڵمە و چتی نایە وچی دۆڵمەوەی سفر ئەفسەد منجە دۆڵمەی سپیمان هێناوە دۆڵمەی سڵقاتوە کوبەی مووسڵم هێناوە کوبەی مووسڵتیا وڵا بە تەریقەی مووسڵ دروست کراوە قیمەی خۆماڵی تایە دۆغەوامان هێناوە کفتە هێناومانە کفتەی سوور زەریفە و هەروەها بریانی و برنجی ڕوو بە هەناریشمان هێناوە لەگەم مریشک ئەوە بریانی بەڵێ ئەوەش برنجی ڕوو بە هەنار و مریشکیش برنجی ڕوو بە هەنار واتە بە سرکێ بەڵێ سرکەی سروشتی ئەرە وڵا سرکەی ئەدە ئەو بچکۆکەیە ئەوەش مریشکە وڵای زەریفە لێرە ئەو فیستیڤالە ئەوڕۆ بە نیوتێ کراوەتەوە بەڵێ ئەگەر لومان باسکەی فیستیڤالانە تا چەند گرینگە بە تایبەتی لە ئافریقا وڵای هەر زۆر گرینگە چکە زۆربەی هەیە شوێنی نییە لە ماڵەوە ئیش دەکا بۆ ئۆنلاین بۆ ئەوانەی کە بناسرێن و زیاتر خەڵک بتوانێت خواردنەکانیان تام کات و هەروەها دەژناسرێن پێیجەکانیان وەردەگیرە خەڵک دواتر تەڵب دەکات و داوا دەکات مەدانەکە لۆ کودرێت تاودانی ئەسپی خۆت هەروەڵا بۆوانە زۆر باش بابرن لە خارجی فیستیڤالەکانیش بابرن خواردن شتی ئامادە دەکەیت بڵێ خواردن لەسەر تەڵەبی کەسەکە داوایکە بۆی ئامادە دەکەم هەر خواردنێکی کوردەواری بیانەوێ تەنانەت پاچەش سەروپێ بڵێ بەس ئێستا دەی بەو هیوای ئینشاڵڵا بازاڕت باش بیتن زۆر سپاس دەکەم چیانە لەوانە ئەزیەتی زیاترە وڵاهی نەزان مەگەر خواردنت خۆش بە هیچی ئەزیەتی نییە بەس ئەگەر حەزت لە خواردنەکەی نەبێت یعنی بڵێ و نەڵێ پێوە هیلاکی بەس هەر خواردنێک بە خۆشەویستیەوە دروستی کەی لە بەردەستت ئاسانە ئەوانە هەموو زانیم باسی کوبەی مووسڵ کرد کوبەی مووسڵ دروستکردنەکەی کووە ئەوە منەوە شکڵم دروست کردووە دەنە خۆ شکڵی خڕیشی هەیە ئەتو شێوە کولی چی دروست کردە بۆ شکڵی پێی دەڵێن شکڵی مانگی بۆ شکڵە دروستم کردو دەنە خۆ دەتوانێت شکڵی خڕ بە دڵی خۆت قیاسات دروست بکەیت من بۆ ناوەکەی قیمەی خۆماڵیم بەکارهێناوە چکە بۆ هەر خواردنێکم من قیمەی خۆماڵی بەکارهێنم قیمەی خۆماڵیم بەکارهێناوە و دەرەوەشی بڕوێشە زەردیەکەین و پاشان سووریەکەینەوە یعنی بڕوش و قیمە و نەناو ئەوەی بەڵێ ناوڕووی سوور دەکرێت دەتوانی ساوارەکەش لەگە بڕوێشی تێکەڵاوکەی ساواری ورد بەس من زیاتر هە بڕوێش ساوارەکە لە بەرچلوی زۆر نەرم نەبی بخۆی بۆڵا بۆ جۆرە هەیە بەس من لە ماڵی خەسوومەوە فێر بوومە ئەوان خۆیان خەڵکی لای مووسڵن بۆ تەریقەی دەکەن و بۆ تەریقەی ئەوانش دەیکەم زۆر بەتامە دەست خۆش بێ ئەدی دەبی لە ئاخری مەحتی خەسوود بکەیت مادام ئەوە ناڵم لەسەر دەستی ئەو فێری ئەو خواردنی موفق بی ئینشاءالله سەرکەوتوو بن ئینشاءالله